لۆژیکی قازانجی ترامپ و کارتی کورد. ئایا سەردانەکەی شەڕع بۆ واشنتۆن بەنرخی لاوازکردنی خۆسەری کورد دەبێت؟ بە قەڵەمی سیروان عوبەید. نزیکبوونەوەی کتوپڕی ئیدارەی ترامپ لە ئەحمەد شەڕع سەرۆکی حکوومەتی کاتی سووریا نیشانەی گۆڕانێکی استراتیژی گەورەیە لە سیاسەتی ئەمریکا کە لەسەر بنەمای لۆژیکی قازانجی سیاسی ترامپ بەڕێوە دەچێت. ئەم نزیکبوونەوەیە کە باوتارەکەی شەڕع لە نەتەوە یەکگرتوەکان و سەردانە مێژوویەکەی بۆ کۆشکی سپی لە دەی تشرینی 2025 گەیشتە لوتکە، ئامانجی دوورخستنەوەی تەواوەتی ئێران و رووسیایە لە سووریا و ڕەخساندنی دەرفەتی گەورەی وزە و بنیادنانەوە بۆ کۆمپانیا ئەمریکیەکان. لە بەرامبەر ئەم مامەڵە گەورەیەدا پێدەچێت چارەنووسی هەسەدە و پرۆژەی خودموختاری کورد لە ڕۆژئاوای کوردستان ببێتە قوربانی، بە تایبەتی کە هاوکات دەیەوێت هاوپەیمانەتی لەگەڵ تورکیا بپارێزێت و ئیسرائیل ڕازی بکات. پرسیارەکە ئەوەیە: ئایا کورد دەتوانێت بە استراتیژی یەکریزی ناوخۆیی و لا مەرکەزی کارگێڕی لەناو ئەم گەمە جیۆپۆلیتیکیەدا بژاردەی سێم بدۆزێتەوە؟ ئەگەر بمانەوێت پێشبینی یان هەڵسەنگاندن بۆ هەر ڕوودا و پێشاتێکی جیهانی بکەین، سەرەتا دەبێت بگەڕێنەوە سەر جۆری سیاسەتی ئەمریکا بە تایبەت ئەو ئیدارەی ترامپ بەڕێوەی دەبات. لە ژێر لۆژیکی قازانجی ڕاستەوخۆ بۆ پێی ئەمریکا کارگێڕی و هەژمونی لەسەر تەواوی سیاسەت و ئابووری جیهان هەیە و لا لۆژیکی ترامپیشدا تەنها قازانجکردن ئەخلاقیە، نەک چۆنیەتی قازانجەکە. ئەمە پێوەری ترامپە. بۆ ئەوەش بەردەوام ڕووداوەکان لە بەرژەوەندی ئەو لۆژیکەی چۆن قازانج بکەم ئاڕاستە دەکات و هیچ باکیشی نییە بەوەی تا چەند قازانجەکە ئەخلاقی سیاسی پێشێل دەکات. لە باشترین ئەخلاقی بوونی سیاسەتی ترامپدا بە چەند قسەیەکی نەستەق وەک هەنگاوێکی تیۆری پینە و پەڕۆی کارە نائەخلاقیەکانی دەکات. بۆ تێگەیشتنی تەواو لە چۆنیەتی مامەڵەکردنی واشنتۆن لەگەڵ دۆسیەی سووریا پێویستە بگەڕێنەوە سەر و چوارچێوە فەلسەفیە سیاسیەی کابڕیارەکانی دۆناڵد ترامپ ڕێکی دەخات، واتە لۆژیکی قازانج و ئەخلاقی ترامپ، ئەو لۆژیکەی سیاسەتی دەرەوەی ئەمریکای لا پرۆسەیەکی درێژخایانی بەهاو پابەندبوونەوە گواستەوە بۆ بازرگانیەکی کورتخایانی خێرا کە تەنها بە یەک پێوەردە پێورێت: قازانجی ڕاستەوخۆ و بەرجەستا بۆ ترامپ و ئەمریکا. لەم لۆژیکەدا هیچ بایەخێک بۆ بەهاباوەکان وەک دیموکراسی، مافی مرۆڤ، مافی گەلان یا پابەندبوون بە یاسا نێودەوڵەتیەکان و هاوپەیمانیەکان نییە، کەواتە ئەگەر فرۆشتنی هاوپەیمانیەکی تاکتیکی وەک هەسەدا ببێتە هۆی بەدەستێنانی قازانجێکی استراتیژی گەورەتر لە ڕێگەی ئەحمەد شەرعەوە وەک دوورخستنەوەی ئێران و رووسیا، ڕەخساندنی دەرفەت بۆ کۆمپانیەکانی ئەمریکی، کۆنتڕۆڵکردنی سیستەمی بانکی سووریا و کەرتی وزە و نەوت، ئاسایشی سنوورەکانی ئیسرائیل و ڕازیکردنی تورکیا، ئەوە ئەم مامەڵەیە بۆ ترامپ ئەخلاقی دەبێت. سەردانی فەرمی شەڕع بۆ واشنتۆن لە دەی تشرینی 2025 کە یەکەمین سەردانی سەرۆکێکی سووریا بوو بۆ کۆشکی سپی لە ماوەی نزیکەی 80 ساڵدا. ئەم لۆژیکە پژڕاز دەکاتەوە کە تیایدا شەرعیەتێکی نێودەوڵەتی نوێی بە حکوومەتەکەی بەخشی، بە تایبەت دوای ئەوەی ناوی شەڕع و گروپەکەی لە لیستی تیرۆری ئەمریکا لابرا. پێشتر وتومە ترامپیزم واتە مردنی ئەخلاقی سیاسی لە ژێر سێبەری بازرگانیدا، چونکە ترامپ دۆخی نێودەوڵەتی وە گفتوگۆیەکی بازرگانی گەورە سیر دەکات، هاوشێوەی بازاری کڕین و فرۆشتنی بیتکوین، کاتی و ڕاستەوخۆ مامەڵە دەکات کە تیایدا هەموو کارەکان سزا، یارمەتی، داکۆکیکردن وەک کارت و کاڵای مامەڵە بەکاردەهێنرێن. مامەڵەکانی ئێستاشی لە سووریا هەر لە هەمان چوارچێوەی لۆژیکی قازانجی ترامپتایە، کاتێک لە ڕوانگەی ئەو لۆژیکای ترامپەوە دۆخی ناوچەکە و سووریا هەڵبسەنگێنین دەتوانین ئەوە ببینین کە سیاسەتی ئەمریکا لەگەڵ حکوومەتەکەی شەڕع لە چوارچێوەی سەرمایەداری سیاسی ترامپدایە و مامەڵەکەش دەکرێت فرۆشتنی کورد و مافی پێکاتەکانی سووریا و دەرکردنی ئێران و رووسیا بە نرخی سەروەری سووریا بێت بۆ ئەو جۆلانیەی کە کەمتر لە 2 ساڵ لەمەوە پێش $1 ملیۆن بۆ کوشتنی دیاری کرابوو. ترامپ لە سووریادا بە دوای ئەو مامەڵە گەورەیەدا دەگەڕێت کە سوودی ڕاستەوخۆ بەرجەستەی هەبێت کە تا ئەمڕۆ بە شێوەیەکی سەرکەوتوو دەستی بە پرۆسەی کەمکردنەوە و لاوازکردنی کاریگەری بنکەی دەریای رووسیا لە تەرتوس و حمێمیم کردووە. بالابردنی کۆنتڕۆڵی رووسیا لەسەر کەناڵی بازرگانی و دابینکردنی پێداویستی، هاوکات ڕێڕەوی چەکی ئێران بۆ حیزبوڵای لوبنانی تا ئێستا بە تەواوی گرتووە. بەم کاراش ترامپ دەیەوێت بە کەمترین تێچووی سەربازی ڕکابەرە سەرەکیەکانی لە سووریا بە تەواوی دوور بخاتەوە و دواتریش بانگەشەی ئەوە دەکات کە جەنگە بێکۆتاییەکانی ئەمریکای تەواو کردووە. لێرەدا لۆژیکی ترامپ بە تەواوی لەگەڵ خواستەکانی ئیسرائیلیشدا دەگونجێت. بەو پێی حکوومەتێکی سووری دژە ئێران ئەگەر لە بواری پراکتیکیدا بتوانێت حکوومەتێکی میانڕەوی سونی خۆی بسەلمێنێت، ئەوە نەک تەنها هەڕەشەی ڕاستەوخۆ لەسەر سنوورەکان کەم دەکاتەوە، بەڵکو دەکرێت لە داهاتوویەکی نزیکدا بخرێتە ناو پرۆژەی ڕێکەوتنی ئیبراهیمیشەوە. ئامانجی ڕێکەوتنی ئیبراهیمی یەکێک لە ئامانجە استراتیژیەکانی ئەمریکا و ئیسرائیل ڕاکێشانی سووریا لە داهاتوودا بۆ ناو ڕێکەوتنی ئیبراهیمی لە ڕێگەی شەرعەوە.
کۆنتڕۆڵی سووریا لە ڕێگەی شەرعەوە بۆ ترەمپ و نەتەنیاهۆ هەنگاوێکی لۆژیکیە بۆ تەواوکردنی زنجیری پەیوەندیەکانی ئیسرائیل لەگەڵ جیهانی عەرەبیدا کە سووریای قۆناغی دوای ئەسەد دەرفەتێکە بۆ ئەم ئامانجە. ئامانجە سەرەکیەکە ئەوەیە کە سووریا بگۆڕێت بۆ لایەنێکی عەرەبی میانڕە و کە پەیوەندیەکانی لەگەڵ تەل ئەڤیڤ ئاسایی بکاتەوە. ئەمەش دەبێت گەورەترین دەستکەوتی ترامپ لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هێڵی گواستنەوەی نایارەکانی و ئێران بە تایبەتی بە یەکجاری تەواو دەکات. فشاری تورکیا و ئیسرائیل لالایەکی تر هاوپەیمانە استراتیژیەکانی ئەمریکا بە تایبەت ئەردۆغان ڕۆڵێکی چارەنووسساز دەگەڕێت لە ئاراستەکردنی ڕەفتاری ترامپ لە سووریا. بۆ ئیسرائیلی شامە ڕاستە فشارە بەردەوامەکانی واشنتۆن بۆ یەکگرتنەوەی سەربازی هەسەدا لە ناو سوپای نوێی سووریادا یەکێکە لە خواستی تورکیا بۆ پێی ئەو پرۆژەیە ڕێگەیەکی ڕوونا بۆ دڵنیاییدان بە تورکیا کە ئیدی پرسی دەوڵەتێکی کوردی سربەخۆ بە جددی ناگیردرێت. ئەمەش نرخێکی هیچە بۆ ترامپ کە ئەمریکا دەیدات بۆ پاراستنی هاوپەیمانیەتیەکەی لەگەڵ تورکیادا. بە تایبەت کە لە ڕوانگەی لۆژیکی ترامپەوە بۆ واشنتۆن ئەوە ڕوون بۆیەوە کە باشترین ڕێگە بۆ ئەم ئامانجە دروستکردنی حکوومەتێکی ناوەندی نوێ لە دیمەشق کە خاوەنی ئیرادەیەکی ڕامیاری دژە ئێران بێت نەک پشتبەستن بە ناوچەیەکی کوردی بچووک و دانپێدانەنراو و ناکۆک لەگەڵ تورکیای هاوپەیمانی لە ناتۆ. هاروەها کۆبوونەوەی سێقۆڵی وەزیرانی دەرەوەی ئەمریکا، سووریا و تورکیا کە دوای سەردانەکەی شەڕع ئەنجامدرا نیشانەی ڕوونی ئەو میکانیزمەیە کە واشنتۆن بۆ گونجاندنی بەرژەوەندیەکانی تورکیا بەکاری دەهێنێت. بەرژەوەندیەکانی تری ترامپ لە سووریای ئەحمەد شەرعدا بریتین لە نەوت و بنیاتنانەوە. بەکارهێنانی ئەحمەد شەرع لەلایەن ترامپەوە تەنها ئامانجێکی استراتیژی نییە بەڵکو دەواازەیەکی ئابووریشە بۆ داهاتوو لە سووریا و قازانجەکانی ترامپ. بۆیەش دۆناڵد جێ ترامپ سزاکانی یاسای قەیسەری لابردن لە سەرکەرتی وزەی سووریا کە دەتوانێت لە ئێستاوە لە ڕێگەی ئەحمەد شەرعەوە ڕێگە بۆ کۆمپانیەکانی وزەی ئەمریکی نزیک لە ترامپ خۆش بکات بۆ ئەوەی بێنە ناو یاریەکە و پەرە باکێڵگە نەوتی و گازیەکان بدەن بە تایبەتی لە ناوچەکانی ڕۆژاوای کوردستان و دێرە زوور کە دەوڵەمەندن کە ئەمە دەکرێت لە داهاتوودا کێشەیەکی گەورەی سیاسی ئابووری و یاسایی و سەربازی بۆ کورد بنێتەوە. بازاڕی بنیاننانە و گرێبەستە گەورەکان سووریا پێویستی بە $100 میلیارد هەیە بۆ بنیاننانەوە و ترامپیش ئەمە نەک بەخەم نابینێت بەڵکو ئەو دۆخەی سووریەکان وەک بازارێکی نوێی قازانج بەخش تەماشا دەکات. بۆ ئەوە شەرع وەک دەواازەیەک بەکاردەهێنرێت بۆ ڕاکێشانی وەبەرهێنانی ئەمریکی و مسۆگەرکردنی گرێبەستەکانی ژێرخات بۆ کۆمپانیا گەورەکانی ئەمریکا. جگەلەوەش ئەمریکا دەتوانێت هەژمونی دارایی خۆی بەسەر بانکی ناوەندی نوێی سووریادا بسەپێنێت. ئەمەش بۆ داهاتوو دڵنیایی دەدات کە جوڵەی دارایی و بازرگانیە نێودەوڵەتیەکان لە سووریادا بە دۆلار و لە ژێر چاودێری ئەمریکا و بەپێی ئەو سیستەمە بانکیە دەبێت کە خۆی دەیەوێت. هەرچەندە لۆژیکی ترامپ و ترامپیزم لە سووریادا بەهێزترینە و سەردانەکەی شەرعیش ئەو لۆژیکەی پشتڕاست کردەوە بەڵام پێویستەوەش لەبیر نەکرێت کە تەحەدیاتی ناوچەیی وەک ئامادەی بەهێزی هێشتای رووسیا لە تەرتوس و نزیکبوونەوەی ئێران لە هەندێک پێگەی سووریا کە تەنها بە یەک سەفەر لابرانێکی تەواویان بەدی ناکرێت. گومان دەخاتە سەر ئەوەی کە هەموو ڕکابەرەکان بە ئاسانی مل بدەن بۆ ئەو لۆژیکەی ترامپ لە دوای ئەسەد خەونی پێوە دەبینێت. ئەمە نیشانەی ئەوەیە کە ئەو مامەڵە گەورەیە لە واقعدا ڕەنگە تەنها سەرکەوتنێکی نیمچەیی بێت بۆ واشنتۆن نەک پاکتاوکردنێکی تەواو. بە تایبەتیش کە سەرەڕای ڕێکەوتنی دژە داعش ئەمریکا دەبێت پابند بێت بە گەرانتیکردنی جێبەجێکردنی پلانێکی یەکگرتنی هێزە چەکدارەکان کە لەوانەیە قورس بێت. پرسیارەکە ئەوەیە ئایا جۆلانی لە ناو هەموو ئەو ململانێ و گەمە سیاسی و بەرژەوەندیە هەرێمی و نەودەوڵەتی و نێوخۆیەدا دەتوانێت بە دڵی ئیسرائیل و ئەمریکا بەردەوام بێت و ڕازیان بکات؟ لە کاتێکدا هێشتا ڕێگایەکی دوور و پڕ لە بربەستی ناوخۆیی و دەرەکی لە بەردەم ئەحمەد شەرعدان کە سەرەڕای پشتیوانی واشنتۆن لە بەردەم سێ تەحەدی سەرەکی و چارەنووسسازدایە کە هەڕەشە لە مانەوەی حکوومەتەکەی دەکەن. لەوانە یەکەم بربەستە ناوخۆیەکان کێشەی خزمەتگوزاری و خۆراک بۆ خەڵک. ئەگەر شەرع بۆ ماوەیەکی درێژتر لە دابینکردنی نان و کارەبا و پێداویستیە سەرەتاییەکانی ژیان شکست بهێنێت ئەوە ئەو شەرعیەتەی کە لە واشنتۆن وەریگرتووە لەلایەن سووریەکان و خودی جەماوەرەکەیەوە لە دەستی دەدات. لە کاتێکدا بۆ دۆخی ئێستای سووریا دابینکردنی سەقامگیری ئابووری زۆر قورسترا لە سەقامگیری ئەمنی. کێشەی شوناس و تایفەگەری پێکدادانە تایفەگەریەکانی ڕابردوو لە سوەیدا ئاماژەیەکن بۆ ئەوەی کە ئەو یەک پارچەیەی ئێستای ئەمریکا پاڵپشتی لێ دەکات تەنها یەکگرتنەوەیکی کارگێڕیە و لەسەر بنەمای پێکەوەژیانی کۆمەڵایەتی استراتیژی و قوڵ دامەزراو نابێت. سەپاندنی یاسا بەسەر میلیشیاکانی هاوپەیمانی و گروپە خێڵەکی و تایفیەکاندا کارێکی زۆر مەترسیدارە. داواکاریەکانی ڕۆژئاوا بۆ پرسی چارەسەرکردنی دەیان و سەدان گروپی بیانی و ناوخۆیی کە بە ئایدۆلۆژی جیاواز و توندڕە و تاوانکاری ناسراون و هەر یەکێکیان لە ژێر کاریگەری ئاجێندای دەرەکی جیاوازدا کار دەکەن و هاوپەیمانی شەرع بوون لە ڕوخانی ڕژێمی ئەسەددا
کە زۆرینەیان دژی پەیوەندین لەگەڵ ئیسرائیل تەنانەت ئەمریکا و ڕۆژئاوا. ئەمە کارێکی نزیکە لە مەحاڵ بۆ شەڕع کە دەبێت شەڕ لەگەڵ هەمویاندا بکات. هەروەها یەکێک لە گەورەترین تەحەدیاتی ناوخۆیی بۆ شەڕع ڕازیکردنی کوردە با مافێکی سیاسی سنووردار. لێدوانەکەی مەزلوم عەبدی لە دهۆکە ڕایگەیان سووریای مەرکەزیەت قبوڵ ناکەین. ڕوونترین هێڵی سوورە کە بۆچوونی کورد لەبارەی هەر گەڕانەوەیەک بۆ دیمەشق دەردەخات. ئەگەر دانوستانەکان شکست پێنن، ئەوە ناوچەکانی ڕۆژئاوا دەکرێت ببنە سەرچاوەی ناسەقامگیری و پێکدادانی ناوخۆیی. بربەستە دەرەکیەکان سەرهەڵدانەوەی ئێران و رووسیا، سەرەڕای لاوازکردن و کەمکردنەوەی هەژمونی ئەم دوولایەنە لە سووریا واقعەکە ئەوەیە کە نە ئێران و نە رووسیا بە تەواوی دەستبەرداری سووریان نابن. هەر هەوڵێکی شەرع بۆ تەواو نزیکبوونەوە لە ئەمریکا و ئیسرائیل و پشتگوێخستنی رووسیا دەبێتە هۆی ئەوەی ڕاستەوخۆ هەڕەشە لە سەقامگیری ناوچەی حکوومەتەکەی بکەن، بە تایبەتی لە ڕێگەی گروپە چەکدارە لایەنگرەکانیانەوە. لەگەڵ بەردەوامی فشاری واشنتۆن، مانەوەی رووسیا لە تەرتوس و حمێمیم بە گرێبەستێکی یاسایی پارێزرا و سیاسەتی حکوومەتەکەی شەرع لە ئێستادا لە جیاتی دەرکردنی ڕاستەوخۆ زیاتر چرکراونەتەوە لەسەر کەمکردنەوەی ژمارەی سەربازان و بڕینی پاڵپشتی لۆجستی بۆ ئەو بنکانە، نەک هەڵوەشانەوەی تەواوی ڕێکەوتنەکە. ئەمەش نیشانەی ئەوەیە کە مامەڵە گەورەکە هێشتا بە تەواوی جێبەجێ نەکراوە و ئەم دوو بنکەیە تا ئێستاش وەک کارتی فشار لە دەستی رووسیادان. پشتگوێخستنی ئۆپۆزیسیۆن. ئەو ئۆپۆزیسیۆنە سووریەی کە ماوەیەکی زۆرە لەژێر چەتری تورکیا و قەتەردان، هەر کاتێک هەز بەبێ هیوابوون بکەن یان شەرع نەتوانێت دڵی قەتەر و تورکیا ڕازی بکات، دەکرێت ئەمە ببێتە هۆی سەرهەڵدانەوەی گروپە توندڕەوەکان لە ناوچە سونیەکان. لە کاتێکدا دوای لادانی سزاکان کە بە تەواوی لابراون، دۆخی ژیانی خەڵک هێشتا لەو پەڕی خراپیدایە. ناوچەکانی ئۆپۆزیسیۆن کە چاویان لەوەیە بەرهەمی چەند ساڵی خەباتیان دژی ڕژێمی ئاساد بخۆن، ڕەنگە بەزووی بێهیوابوون تێیدا بڵاو دەبێتەوە. پرسیارێکی کوردانە. لە ناوەڕاستی ئەم گەمە گەورەیەدا چارەنووسی هەسەدە و پرۆژەی سیاسی ڕۆژئاوای کوردستان چی بەسەردێت؟ لە کاتێکدا بەپێی لۆژیکی ترامپ دەکرێت پرسی خۆسەری ببێتە لاوازترین خاڵ، چونکە لە لۆژیکی ترامپدا ئەحمەد شەرع تا ئێستا باشترین هاوبەشی استراتیژی و بازرگانیە بۆ قۆناغی دوای جەنگ و یەکپارچەی سووریا. لە ڕاستیدا کورد لە ڕۆژئاوا نابێ متمانەی بە سیاسەتی قەهەزانجی ترامپ هەبێت، بەڵکو خۆی بۆ ئەو ئەگەرە ئامادە بکات. ڕەنگە لە هەر کاتێکدا مامەڵەی فرۆشنەکەمان لە نێو شەوێکدا لە تویتێکی ترامپدا ببینین. لە ئێستادا ئیدارەی ترامپ فشارێکی زۆر دەکات تا هەسەدە لە بوونێکی سربەخۆوە بگۆڕێت بۆ پێکاتەیەکی ملکەجکراو لە چوارچێوەی حکوومەتێکی ناوەندی یەکگرتوودا. ئەوەش بە واتایە دێت کە ئەوە لە دۆخی کورد لە سووریا دەگۆڕێت، تەنها گواستنەوەی کارتی کوردیە لە دەستی تورکیاوە بۆ دەستی شەرع. سەرکردایەتی ڕۆژاوای کوردستان لە سووریا درکیان بۆ مەترسیانە کردووە. ئەمەش بەڕوونی لە هۆشداریەکەی مەزلوم عەبدی لە کۆنفرانسی زانکۆی ئەمریکی لە دهۆک تێبینی دەکرێت. لێدوانەکانی ئەم دواییەی فەرماندەی گشتی هێزەکانی سووریای دیموکرات هەسەدا ژانەرال مەزلوم عەبدی لە کۆنفرانسی یاسایشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەک یەکەم کاردانەوەی ئاشکرا و استراتیژی کورد سیر دەکرێت لە بەرامبەر ئەو مەترسیانەی کە لەم بازرگانیە گەورەی ترامپەوە هەڵدەقڵێن. ئەو لێدوانەی کەوتی سووریای مەرکەزیەت قبوڵ ناکەین بە تەواوی لەگەڵ بۆچوونەکەم دەگونجێت کە دەکرێت وەک ڕێو شوێنێکی خۆپارێزی سیاسی لە داهاتوویەکی نادیاردا دەربکەوێت. عەبدی بەباشی هۆشیارە بەوەی کە گەورەترین مەترسی لەسەر دەستکەوتەکانی کورد تەنها دەستێوەردانی تورکیا نییە، بەڵکو گەڕانەوەی حکوومەتێکی ناوەندی بەهێزیشە وەک حکوومەتەکانی کاتی شەرع کە هەوڵی کۆنتڕۆڵکردنەوەی تەواوی سووریا دەدات بە شێوازێکی دیکەی مەرکەزی. هۆشداریەکەی عەبدی ئەو پەیامەی لێ دەخوێندرێتەوە کە نرخی دوورخستنەوەی ئێران و رووسیا یان هەر قازانجێکی تری ترامپ نابێت بە لاوازکردنی ئۆتۆنۆمی کوردی بێت لە ژێر چەترێکی نوێی دیمەشقدا. لێدوانەکەی عەبدی داوای گەرانتیەکی نێودەوڵەتی دەکات کە چارەنووسی سووریا بەردەوام بێت لەسەر بنەمای نامەرکەزی سیاسی و کارگێڕی. پێم وایە ئەو لێدوانە تەنها هۆشداری نەبووە بۆ دیمەشق، بەڵکو وەک خۆپارێزیە لە گۆڕانکاری ئیداری ئەمریکاش لێک دەدرێتەوە، هەروەک بانگەوازێکیشە بۆ وشیاری و یەکگرتنی کوردان، بەتایبەت کە لە کۆنفرانسێکدا بوو بە شێوەیەکی بەرفراوان نوێنەرایەتی ئەکادمی، سیاسی و دیپلۆماسی نێودەوڵەتی و حیزبولایەنە کوردیەکان تێیدا بەشدار بوون. ئەمەش دەکرێت بەشێک بێت لە استراتیژی گەڕان بە دوای پاڵپشتی جێگرەوەدا لەلایەن کۆمەڵگەی نێودەوڵەتی. لە کاتێکدا هەست بەوە دەکرێت ئیدارەی ئەمریکا خەریکی گۆڕینی ئاراستەی استراتیژی خۆیەتی لە سووریا و ئامادەیە کارتی کورد بکات بە قوربانی بە قازانج و ڕێکەوتنی گەورەتر، کە من پێم وایە ئەو گۆڕانکاریە تەنها لەسەر دوو شت ماوەتەوە: کات و جێبەجێکردنی ئەو بەڵێنانەشی کە ئەحمەد شەرع بە ترامپ و ئیسرائیل دەیاندات یان داویەتی. هەرچۆنێک بێت دۆخی داهاتووی سووریا و پرسی کورد لەم هاوکێشەیەدا کەمێک ناڕوونە.
کە لە سەقامگirترین حاڵەتدا پێشبینی دەکرێت دۆخی سووریا بەرەو یەکگرتنەوەیەکی کارگێڕ و سەقامگیری دروستکرا و بڕوات لە ژێر دەسەڵاتی شەڕعدا. بەڵام ئەمە بەمانای کۆتایی هاتنی تەواوی ناسەقامگیری نایات، چونکە وەک باسم کرد شەڕع هێشتا ڕێگایەکی دوور و درێژ و پڕ لە بربەستی لە پێشە دەبێت بیان بڕێت. کورد دەبێت چی بکات؟ بژاردەی سێم لە ناوگەمە جیۆپۆلیتیکەکەی ترەمپ و شەڕعدا. لە کاتێکدا چاوەڕوان دەکرێت لە ئایندەیەکی نزیکدا فشارەکان لەسەر کورد زۆرتر بن و ڕەنگە کورد ناچار بکرێت دەستبەرداری ئامانجی فیدراڵیەت و خۆسەری تەواو ببێت لە بەرامبەردا دەبێت جەخت لەسەر لامەرکەزیەکی کارگێڕی تەواو بکاتەوە کە مافی خۆبەڕێوەبەری لە ئاستی ئابووری و کولتوری و کۆنتڕۆڵی هێزە ئەمنیە ناوخۆیەکان بپارێزێت. هەرچەندە ئەمە زۆر کەمە بۆ کورد، زۆر کەمە و لە ئاستی قوربانی شایستەییدا نییە، بەڵام بە کەمتر لەوە ڕازی بوون دۆڕانێکی زۆر گەورەیە. تەنانەت بژاردەی لە مەرکەزیەتیش لە ژێرگوشاری ناوەندگەراییدا گەرانتیەکی تەواوی نییە و کورد دەبێت لە سیاسەتی خۆیدا کارتە سەربازی و ئابوووریەکانی وەک کۆنتڕۆڵکردنی کێڵگەی نەوتی و کشت و کاڵیەکان وەک هێزی دانوستاندن بە شێوەیەکی کارگێڕ بەکارپێنێت و تەنها پشت بە گەرانتی سیاسی نەبەستێت. لەم دۆخە پڕ لە مەترسیەدا بژاردەی سێمی کورد بریتیا لە دروستکردنی قەڵایەکی سیاسی ناوخۆیی بەهێز بۆ گۆڕینی هاوپەیمانەتیە دیپلۆماسیەکان. لێرەدا یەکریزی تەواو یەکلاکەرەوەیە یاخستنەوەی دەنگی سیاسی کورد لە ڕۆژئاوا بە تایبەت لە نێوان پەیەدە و ئەنەکەسە. چیتر تەنها پێویستیەک نییە بەڵکو ئەرکێکی تەواو چارەنووسسازە بۆ کورد لە ڕۆژئاوا. دیپلۆماسی قوڵ لەگەڵ ئەوروپا کورد دەتوانێت پەیوەندیەکانی لەگەڵ وڵاتانی ئەوروپا بە تایبەت فەڕەنسا و ئەڵمانیا بەهێزتر بکات بۆ ئەوەی لە کاتی پرۆسەی نووسینەوەی دەستوری نوێی هەمیشەی سووریادا ببنە چاودێر و پاسەوانی سیاسی لە پرۆسەکەدا. پەیوەندی لەگەڵ کۆنگرس تەنانەت ئەگەر بە پشتکردن لە ترامپێت، چونکە دامەزراندنی لۆبی و پەیوەندی ڕاستەوخۆ لەگەڵ ئەندامانی کۆنگرس هێشتا دەتوانێت فشاری جددی دروستکات بۆ دابینکردنی هەندێک هاوکاری لۆجستی و مرۆیی. ڕۆڵی باشووری کوردستان دەکرێت سەرکردایەتی باشووری کوردستانیش ڕۆڵی ئیجابی هەبێت بۆ هاوکاریکردنی ڕۆژئاوای نیشتمان چ لە ئاستی ناوخۆیی، سیاسی و ئابووری یان لەگەڵ کۆمەڵگەی نێودەوڵەتی. هاوسەنگی لەگەڵ لایەنە ناوچەیەکان پارێزگاریکردن لە پەیوەندیەکی پراکتیکی و ژیرانە لەگەڵ مۆسکۆ و تارانیشدا، بە تایبەت بوونی پەیوەندیەکی سنووردار لەگەڵ رووسیا وەک کارتی دڵنیایی کار دەکات لە بەرامبەر زۆری نەخوازی دیمەشقدا. پاراستنی ئابووری ناوچەکان کورد دەبێت بەردەوام بێت لە بەڕێوەبردننی کێڵگە نەوتی و کشت و کاڵیەکان. ئابووری بەهێزی ناوچەکە تاکە کارتە کە دیمەشق ناچار دەکات لە دانوستاندا نەرمی بنوێنێت. دانپێدانان با یەکخستنەوە بەڵام بەمەرج، ملکەچبوونی یاسایی فەرمی بەڵام پاراستنی ئۆتۆنۆمی کردەیی لەسەر زەوی، بەجەختکردنەوە لەسەرەوەی کە فەرماندەی یەکە سەربازیەکان و هێزە ئەمنیە ناوخۆیەکان لە ناوچە کوردیەکان لە ژێر دەسەڵاتی فەرماندەی کوردەکان بمێنێتەوە. هەرچۆنێک بێت سووریا دوای بەشار ئاسەد و هاوپەیمانەکانی چۆتە سەر مێزێکی نوێ، بەڵام ئەم مێزە هەر لە سەرەتادا لە لایەن ئیسرائیل، تورکیا و واشنتۆنەوە کۆنتڕۆڵ کراوە و ئامانجی سەرەکیش ڕزگارکردنی گەلانی سووریا نییە، بەڵکو ڕزگارکردنی بەرژەوەندیەکانی خۆیانە لە سووریا. لەو نێوەندەدا کورد هێشتا هێز و قورسایە و کاریگەری بەرچاوی خۆی هەیە و کەس ناتوانێت ئینکاری لە ماف و ڕۆڵی بکات، بەڵام بۆ کورد خۆی تەنها هێزی سەربازی تۆکمە بەس نییە، بە واتایی دۆڕاندن لە سیاسەتدا بەمانای دۆڕاندنی هەموو شتێکە. بۆیە کورد نابێت بە تەواوی تەسلیم بە لۆژیکی ترامپ بێت. ڕێگای سەرەکی بریتیا لە یەکریزی ناوخۆی و گونجاندنی سیاسی ژیرانە لە پێناو پاراستنی چوارچێوەیەکی گونجاو بۆ مافەکانی خۆی، پێش ئەوەی ئەو کارتەش لەدەست بدەن کە بە خوێن و خەبات بەدەستیان هێناوە.